بەڵێ بینەرانی عزیز لەم بەشە لە بەرنمەکەمان میوانێکی عزیزمان لەگەڵا ئەوەیش هاوڕێ فریدونی نازری ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵێ. هاوڕێ فریدونم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە. ئەو کاتێ خۆت باش، سڵام هەیە بۆ هەموو بینەرانی عەزیزی بەرنامەکەمان. زۆر سپاس هاوڕێ فریدون، پێشەوەی کە بی بۆ بەرنامەکە کە پێکەوە قسەمان کرد هەستێکی خۆشت بوو لەبەر ئەم ڕۆژە، ئەو هەستە چییە؟ هەمیشە لە ڕۆژی کۆمەڵا نەتەنها ڕۆژی کۆمەڵە، مەسەڵەن ڕۆژی جیهانی کرێکە، ڕۆژی جیهانی ژن ڕۆژگەلێکی تایبەتین، بەڵام ڕۆژی کۆمەڵەت زۆر زۆر تایبەتی ترە بۆ ئێمە. بەو بۆنەوە خۆشحاڵیەکەمانەوەیەکە کۆمەڵە وەختێک مناوە دیگمەی تر خۆم لە بەردەم خۆما بێت سلاح کۆمەڵە ڕۆشتی کردەوەمان وەختی خۆی ئەسەن لە تاران تەک ڕفیەکان کۆمەڵی چابووم من، بەڵام گروهێتر بوو میتر نەچوومە ناو کۆمەڵەوەلێ لەمە دواتە هاوڕێ فواد و کاک شوعای باکە بە خۆشیە خۆی زیینگەلان هەیە ارتباطمان بوو. بەنابەرین کۆمەڵم هەمیشە هەر دیگەتون ڕۆشتی کردە. خۆشحاڵی ئەوەیەکە ئەگەر دقەتکەی معموڵەن کەمتر کەس وەک کۆمەڵە بیرەکاتەوە لە نەمانی ستەمێکی زۆر زۆر پایایی وەک استثمار، وەک چۆچانەوە، بەرابەری واقعی. مەسەڵەن ئێمەژین بەرابەری ژن و پیاک لە قانونە، بەرابەر بە قانون قانون خۆی نابەرابەر بێ لەو دواتوە لەم جمهوری ئیسلامیە بەرابەریش بۆیە ئێوەی تەبەردەست مەڵای کەت بۆ پیاداکە. ئێمە قسەمان بەرابەری و واقعی بووگە. بەنابەرین وەختی هێزێکات کە هەر لە ئەوڵەوە تەرەفداری نەمانی ستەمی پایایی کە عیبارەتە لە مالکیەتی خصوصی بوردوایی و لەو دووە طبقەیە کە استثمارگەرە نەمانی نەمانی فیزیکی نەمانی شەرایەتێک استثمار بکە و تەرەفدار دموکراسیکی وەسێعە، تەرەفداری ئەوەسە کە مردم حکوومەتکەن، تەرەفداری ئەوەسە حیزب فقط کار سیاسی خۆی بکە، هەرچێک دەستکەوتی سیاسی هەیە، هەدەفی هەیە، ڕۆشنی هەیە لە کاناڵی شەوراکانە بیواتەبان. دەی ئەمانە کە لە کورسانە بە تایبەت ئەوبەت ئەوڵ تاران و ئەولاوەلا گشتی بوو، بەڵامی تر لە ژێر فشاری ئەمنیەت و هینی تاواکوشتار مەجبورون دیاتر هاتنە ناوچەی کە مەشهورە بە کورسان. من مەخصوص وەستان کورسان فقط نییە تەوان کورسان جوغرافیای کورسان لەم جامعە هێشتا دەرەبگایەتی پاشماوە دەرەبگاتی مابوو. تۆ لێنا قسەی پێشڕەفتەترین گرایشی دنیا کە عیبارەتە لە سۆسیالیزمی علمیەکەی و من خۆشحاڵیەکە مزانی چییە؟ خۆ زۆر کەس داوایە مایانە کردگە زۆر نیرو هەیە هەر ئیتەیش تەرەفداری مەکات. واقعەن تەرەفدارانی کۆمەڵە خودی کۆمەڵە سادقانەترین فداکارانەترین کاریانەکرد بۆ ئەوە ئەمە پیادە بێ بۆ کەستر باوەڕ کا بەمانە هەوادارانی کۆمەڵەش ببوون ئەوە کە ڕاهبەرەکان وابوون بی تایبەتمەندێکی کۆمەڵەوە بوو. یەک کاری گەورەیان کرد کۆمەڵە و یادی بەخێر هاوڕێ فواد شاید هاوڕێ فواد ئەو ئیدەیە لەوە هاتی من دەقیق نازانم ڕفیەکان تر هەر نەتان بێن قسە بکەن. وتیان هەر کەسێکە ها لای ئێمە یا هەواداری ئێمەس ئەبێ جیانی تەک بڕێتە ناو جنیان کرێکە. لە وەختی تواشاکەی ڕفیقەکانی کۆمەڵە هەموو لە ناو شارەکانە من کەسیان ناسم لە زۆباهە نابووگەن، کەسیان ناسم لە خرقڕێتی با بووگەن وە لە کارگاکان نبووگەن وە لە تەک کرێکاری کووردا لە کارگەر ساختمانیا بەشداریان کردووە. مثاڵی لێ بم کرێکاری کورد کە هات لەسەر لە کومپانی کە دامەردیاش تا زەوی بوو وانە دەی هەر لەوێ چاری لێدا بۆ خۆی زمسان بووگە پاییز بووە سەرد بووە گەرم بووگە. ئەوەڵین ئوتاقەکان کە دروستە بوو ئەچوونە ناو تاقێ هەردەیان لێدا و دەی ڕفیەکان کۆمەڵە زۆربەیتیان تەحسیل کردە بوون، لیسانس بوون، فوق لیسانس بوون، مهندس بوون. ئەڕێتەکەوانە ڕفیقێکمان خۆشبەختانە لەعانا لە نزیکمانەوە ئەڕێ لە ژمارێتە لە ڕفیەکان خۆیان ئەڕێن بە شرکەتێ مهندسەکە فۆر نزان نمانە کاریگەرنین ئەسڵ ژیانیان دیارە وڵێ قاتی ئەو ژیانە. وەختێکە من هاتمەوە بۆ کورسان درست نەوڕۆزی خوێناوی من لە تانەوە هاتمەوە بۆ کورسان وەختی ئەیانودی واقعەن شخصیەتی
پرۆلەتەرێکی ئاگاهیان پیا کردو وەختێ تواشای ئەماکەم و ئەم گشتە ساڵە مستەمەڕەن لەسەر ئەو خەتەوێ ساگن و تایسە تەنیا کۆمەڵی بەشی علەنی یا بەڵێ بەشەکان تێک لە دیندان و لە ئەملاوەلا 3000 یان بەخودوی واقعان باوەڕمەندیان بووە کە ئیسەیچە یادیان واقعان ئەلهام بەخشەوە یادیان هێزی ئەژنەوە وەختێ تواشای ئەم تاریخچاکەم و ئەم سداقەتە کۆمەڵە شاید بە ئەنادەی زۆر کەس لە سازمانەکان ترکەوازە من تقریبان گشتیان ناچم لەبار تێورێک و ئەوانەوە تێورێک نەبوو یەک تایبەتمەندی بوو سادق بوو ڕاستگوو بوو و وەختێکە ئێدی بەغەڵە تاچووگە خۆی چی فۆرەن تەتەعیە کرد یانێ من بە جۆرێتر بێژم یەکێ لە بەڵاگە لە ئێمە ئەوەسە کە ژیانی شخصی خۆمان زاڵکەین بەسەر منافعی عمومیمانە منافعی مبارزاتیمانە منافعی ئینقلابیمانە کادراسیەکان و ڕەتەنەکانی کۆمەڵە بەڕاکت بووگەن من کەسم دیگە عاشق بووگە دەستی لە عشقەکەی کێشا بوو مبارزەکەی ئەمانە نیرو نییە ئەمانە خۆشحاڵ ناکە ئەمانە هینمەکە کە من لە پاڵ کەسگە لێ وا بووم لە خەتێکی وا بووگم کە نەتەنا بە نەزەر بەڵکە بە عەمەڵیش ئینقلابێکی کۆمۆنیستی بەرابەری تەڵەبی ئازادی خواز بووگەن و لە پاڵەمانە بوون ڕێزایەتێکا بە ژیانت لەم سەرعو ساڵ منە وەختی تواشای ئەم دەوراکەم ئەم ڕێزایەتمە لە پاڵ ئەمانە ئەو مردمەش کە دیگمە فداکارانە لەم مەیدانا بووگەن شەڕی 24 ڕۆژە دیگمە لە مبارزاتی شارەکانە دیگمە لە شەڕی پێشمەرگانە دیگمە لە شەڕی پارتیزانیا دیگمە لە ئێرتباط تێک سازمانەکانترا دیگمە وەختی تواشای ئەم مەجموعەکەم ڕێزایەتێکی وەهام هەیە کە ئەو خۆشحاڵیای کە تۆ لەوە دەنات منە احتماڵەن دیکتە خۆیان وێنێ بەڵی کاوریا هەر لەو خۆشحاڵەیە کە باسیەکەی زۆر جار باسیەوە ئێمە تەنیا جریانێکین کە هەمیشە نیروی تازەمان پێ پێیوەستەوێ و هەمیشە ئەمە بۆ تۆ جێگەی خۆشحاڵیە ئەوە زۆر زۆر مهمە من تەکڕەفێگە لێتراخۆ لە کۆنەوە ئاشناین کەسگەلێکن دیندانی زەمان شا بووگن و دیندانی خۆشبەختانە زەمان جمهوری ئیسلامی وەێ نەکەفتنە بەر ئیعدام و شتە ماگەن ئەوان گشتیان تقریبان سەر ساڵیان وەک منە لێ دانیسن ئێزن هەمومان سەرەوەی 70 ساڵی تەنها نێرویکە مدام نێروی تازای تێتێ ڕشت دەکات کۆمەڵایە حزبی کۆمونیتیاران با من شتێ بێژم ئەڕیتە ئامودشکا ژمارەیەک جوان تێن تقریبان 18 ساڵ ببان تەبان حتى ئەگەر 10 ساڵ بنژن بن مەجبورین ڕایان نەگرین تاونە 18 ساڵ لە 18 ساڵ ببانەوە تێن تا ئەو پەڕەی مەسەڵەن 30 نەوگەن 28 26 فڵان وانە وەلێ هێشتا کاڵ و کرچن لە جامعەیەکە و هاتکن کە فەرهەنگی ئەوانیان پێ سنەتی ئەوانیان پێ دانشی ئەوانیان پێ بینشی ئەوانیان پێ 1 ساڵ 2 ساڵ 3 ساڵ ئەگوزەرێ ئەوینی بگن بە شتێتر جا خۆیان نازانن وەختی مێمانێت تێدانن وەختی مێمانێت تۆ خۆت تەمانتەکشی تەجربە کردگەیتر وەختی مێمانێت تێدان باوەڕکە ئەسەن لەسەر جۆرێتر بەوەی بڕۆم ئێمە ڕەفێقێکی بێ حەشین واقعەن وەتەقەنی تێی خۆشبەختانە هەیە ئەمە زۆر هارە دەورێک هاتە ناو پێشمەرگایەتی ماندوو بوو فرە مناڵە مناڵ بە معنیەوە 21 ساڵ 2 ساڵەوە وەختە سا عمری دیاترە ئەڕێتەوە بۆ مەریوان دوای ماوەی کە ڕەفتارگەلێکە گاستپە کە ئەوڵ ئیجادێدا پێیتە بڕێ ژیانی خۆی بکە بانگی لێکە دانێ لە سوپایەکان و کارتیش نەکرد حتا بانگی لێکە ئێزێ تۆ ناو کۆمەڵا بۆ ێژێر ئێزێ تاو جێگە من کۆمەڵە بناسم تۆ ناو کۆمەڵا ناوی تۆن هیچ بوون و بەرامەی کۆمەڵە وەرنەگرتووە با ئەزانێ کەسێکە ناو کۆمەڵا بوویت وە کەسێکە نەوەی فەرقیەوە ئێمە ڕۆژانەیە ئەمە ئابینین ئەم تازە بوونەوە بێ ئەندازە مهمە و هەرەڵان خۆت نمونەیەتر لە سنگەلاک کەسکە لێ هاتکە لە سەتحی کومیتە مرکزیەکانە لە سەتی ئیدارەی تەلەڤیزیۆنە نەخشی کراوی هەیە ئەمە مهمە بالئەخەرە چەرخشی دنیا واسە
چیتە دنیا ئەبێ بە جەوان ئەبێتە جوان ئەوێتە میان ساڵ ئەوێتە پیر ئەوێتە سوپر پیر لەو دوایتر خۆ حافتێکەوە ئەمە تەبیعیەوە مەسەڵ من یەکە هیچ انتقادێکم لەم چەرخچە نییە ئەمما یەک شتە پێ بێژم بەعەزە کەسێ قسەی مەرگەکە باوەڕکە من پێم وانە مامرین بە چ معنی بە بۆ وجودیەوە و گرایشێکی نێمە مدام کەس تەولید دەکا و ئەو کەساوە نیە ئێژین خاترەی پیرۆزی ڕەفیقەکانمان هێزی ئەژنەومانە نەتەنا هێزی ئەژنەوەی ملیۆن هات ئەو یانە نەمر بۆ معنیە نەمر من ئیدالیست نیم خۆ من بە تەواوی ماتریالیست مەزانم کە بنیان مرد ئەمە یا هەیە بە کولی نامێنێ بەڵام یادیانەمێنێ واو یادوە زیندووە ئەمە سەد تازەبوونەوە بازەمێکی لە دەرێگەل خۆشحاڵی منە بەڵێ کاک بریا داهاتووی کۆمەڵە لەم بارودۆخە کە خۆشتان ئێستا بڕێکیتان باسر چۆن دەبینی بازم هەڵگەرمەوە بەرە دووە ساڵی تەبان 57 ئێمە لە ئینقلاباتە ئینقلای 57 تا بەشدار من ئەوە لە تاران منە دواتمە بۆ کوردستانمانە هەموو بە چاو دێگا ئەو هەیولا کە خومێنی ناوێ بوو وەختی هاتەوە من لە تاران هەموو بووم چاوم پێیانەبووە یەک سازمان وەک کۆمەڵەمان وایە ئەوەمان پێ نەهات یەک سازمان دقەتێ بکە فدایی بوو بە سازمانێکی گەورە یانێ دوای ئیسلامیەکان فرەترین نێرویان بوو بەڵام چون بنەڕەتەکەیان وەردەبوو دوای بوو ئەوە بوو ئەکسەریەتیان چوون ئەقەلیەتی انقلابیان ماگە بە خۆشبەختانەوە کۆمونیستیان ماوە وەلی ئەکسەریەتەکەی چون بوون بە نیرویەوەوەتە بوونە چ نیرویک لەسەر خیابانەکانەوە ئێسان ڕفیەکان جاران خۆیان لەوەدا تودا کە لەناو مردمە انقلابیەکە بوو گشتێناچی بوون بە ئەوەی کە لە زیندانەکانت سخۆنڕانیان نەکرد و پرسیودۆیان نەکرد و ئەمە بێژگەلەوە حتا بنیامگەل سادق بنیامگەل انقلابی وەلی هێشتا ئەو بنەڕەتە وەک کۆمەڵە لە ناو کرێکارەوە نەبوون بە پرۆلەتریزم بەمانی ئاگاهی کەلیمە پەیکار سازمانێکی بێحەد گەورە بوو ئەوە تێکچوو فۆری جا من ئیسە بیرەکەمەوە ئەگەر واقعان ئەو وەختە ئەو پەیکارە یا ئێمە وەک ئەم کۆمەڵە ساحە و ڕیچە وەساحە و ئارمان فداکار وەفسادق بووایە 100% سەرنوشت ئێمە نابووە ئێرانی نسبەتەن متەمەدنی پێشرەفتەی ئەو دەورە ئاوای لێ بکەن حتا بە نسبەتێک مرەفە ئاوای لێ بکەن کە 70% فەقیر بێ و بەشێکی وای لێبێ و دەڕەندەی لێبێ کە مناڵێکی چەند ساڵێک کەنیشکە بگری بیکوژە دەی خۆ تەنانیان کوشکە دەتیانشکانگە پایانشکانگە تاداوی داکوتیان ئەمە ڕووی ناداگەر هێدێوە کۆمەڵە وای بەنابەرێنی سەر ئێمە خەریکین ڕێن بەرە دووبارە شەرایەتی انقلابی شەرایەتی انقلابی ئەو دەورە ئێمە ئەمانزانی چیمان گەرەک نییە شا گەرەکمان نیە دەربار گەرەکمان نیە ئەی چیمان گەرەکە تەسەوەرێکمان بوو لە سوسیالیسم ئەوی سوسیالیسم لە وەختە ئەمە شەوڕەویە ئەوە کوبایە ئەوە نازانم چینە ئەوە ئاڵبانیە لێت ڕۆشن نەبوو چی گەرەکە پیادەکەی ئیسەوانە ئیسا قادرگەل جالبە لەم ڕۆژگەلا شتێکم دی لەم فەرهەنگیان هەناردویان بۆ کۆمەڵەوە تویان ئێمە کۆمەڵین ئێمە هەمان سوسیالیستین ئێمە لە ساڵی 59 دەرکراوین هەر هەمان کۆمەڵی ئەو دەورین تەبلێغمان کردووە تەرویجمان کردووە بۆ ئارمانەکانەوە ئەمان تەرویج کردووە و خۆمان لەسەرین وە یاەکەین و ڕۆژ بەڕۆژ لە ناو سوفی خۆمان وڵات لەم تیپە بێحەد زۆرە تەنها لە کوردستانە نا سەراسەر ئێرانە ئەم بنیامە مجەڕەب گەلە بێژگەلەوە یەکێ لە کەسیفترین گرایشەکانی بورژوایی جەنایەتکارترین گرایشەکانی بورژوایی تڕۆ بووە ڕێگە ئیسا مەسەڵەن دروستە خەریکە ڕاستی ئفراتی بە ئیسڵاح دەسڵاتی گەل ئفراتی وەک ترامپ و مەرابووشتە تێنۆمەیان بەهەرحاڵ ئیسە بەحسمانەوانە نییە من پێم وایە
چەپەکانیشە لە ئوروپا و لە ئەمریکا و لێرەی تەنە ئەمانە کەسگەلێکن کە ئەو تەجروبیانە دیگە بێژگەلەوە بەدیل نات ئەمە بێحەد بەلاومە مهمە ژن ژیان ئازادی ژن یعنی ئینسانیەت مەسەر ئینسانیەتە ئینسانیەت ژن ژیان یعنی کولی زیندگی من و ئازادی و دموکراسی بەربڵاو و حکوومەتێکمان گەرەکەوا بێ و حکوومەتی وا ناتوانێت مەڵا بتوانێت مەڵاتی حضوری بێ بەڵام ناتوانێت مەڵا صاحب حکم بێ مرتەجە صاحب حکم بێ ئستثمارگەر و صاحب سەرمایەمان بێ بۆ مانیە سەرمایەگەر بوو چکەدانە من ئایتەی سوسیالین دامەردەی کاڵبەتەوە پرۆسەیەکی توولانیە صاحب سەرمایە بوو چێ خۆ ناتانی لە بینیان بۆی وەێ صاحب سەرمایە گەورەکان فۆرن بانگەکان وەرەگری هەموو ئاو هەموو جەنگڵ گشتەکەی دەجێت دەست شەورا یعنی مالکەتی اجتماعی نەمالکەتی دەوڵەتی وەک شۆرەوی و لێت ڕۆشنە کە تۆ گەرەکە نییە تۆ بیتە حاکم بەڵکە ئەو مردمە شێ بنە حاکم تۆ بیتە بەشێ لەوان هەرچێکی چەکەی لە کارناڵەوانە و لێت ڕۆشن بیکە ڕۆژەوەڵ دەستکەوتگەل عەزیمێکت لەم ثروەتگەل عەزیمێکە لەم هێنا بکەفێتە ژێر دەست ئەو شۆرە فەورە نێژی نەوزاد ئەبێ هەموو ئیمکانەکانمان بخەینە سەر بیمارستانی نەوزاد وەختی خۆی کۆمونیستەکان هەروە بوون ژنانی دوگیان ژنانی کرێکار لە ئەو ژنە کرێکارەی تر بۆ معنیە نەمێنێ ژنێکی بورژواابی وات نزافەتی بۆ بکە من ڕەفێقمەت نزافەتی کردووە و دوو مەوادی نێزانی چۆنە قاتی کردو وەختی کوژێ ئەوانە بە کولی نامێنێ ماڵ بۆ ئەوان ئەمنیەت بۆ ئەوان ئازادی بۆوان ئێژن هێنا ئێژن حمڵەتان پێکە ناڵن وەمانە قبولوە ئەمریکایەکی دەسڵاتیەکانی استثمارگەری ئەوانە هەیە بەڵام ئەوڵەنەوان خۆیان چەقیگن بە بۆحرانێکی گەورە دووەم مردمێکی چەند ممکنە نێڵن واقعان وەختی حمڵیان کرد بە عێراق 1 ملیۆن نەفەر لە لەندەنە هاتنە خیابان ئەتوانێت لەمە دووە ئەو 1 ملیۆن نەفرە ئاکتیڤش بن بەشێک لە کرێکان کەشتەکانیان توان نظامیان توان ناکرد تەچیدار نظامیان توان ناکرد بۆمیان توان ناکرد کەم بوو نەودارە ئەم دەورە ممکنە وها نیروێک بن چونکە ئەخیران بۆ غەزە لیان نەکرد بۆ ئیسرائیل لیان نەکرد ئەمانە وسعەت بگرن ئەوانەتان پشتیبانت بن بێژگەلەوە خۆی ئەم هەموو نیروی دەوانە تەناخۆت سازەندگی ناکەن مەشقەکەن نازام سەر نظامی فێرە بن بێژگەلەوە خەروارێ دەستکەوتی نظامی هەرێ لە مەملەکەتە یعنی مەسوومە جێگە ئومیدە ئەمانە تەشەکولی کۆمەڵە بە تەنیا ناتوانێتەوە وەک سازمانی کوردستانی هەست وەک حزبیش بە تەنیا خۆ ناتوانێت حزبی هەرگیز نەیوت کە من تەنیا حزبی کۆمونیستیێران ئێمە پەیڕەویەکەین لە مانیفستی کۆمونیستێک مارکس و ئێنگلس نووسییانە هەر لێنەی تەقسە یەک حزبی کۆمونیست ناکەخۆ ئێژە کۆمونیستەکان لە ناو سازمانگەل جۆر بە جۆرە ئەبێ بە یەکە فرە نزیک بن چون منفعەتیان یەکە بەنابەرین ئەم کۆمەڵە بەم باوەڕە و بەم کادرگەلە و بەم پێشینە و بە ئەم گیان بەخکردوانەوە کە هەسی و بە ئەم پەیوەندە و کە لە بەلوچستان و شعارەدەن لە تەورێزە و شعارەدەن بە لە تارانە و شعارەدەن بە نەفەدوە تویش خۆت بەشێک لەو نیروە سەراسەری ئازانی و بەشێک لەو کەسە کە شعارە دادانی ئەمە ئومیدێکی زۆر گەورەیە بۆ ئایساوای مەخەریکین تقریبا بەرەو انقلاب بچینەوە ئەم دەورە تایبەتمەندیەکە چێ ئێمە ماوەهات احساسەکەین جامعە بەرەو انقلاب بچێ ئەم دەورە فەدایکە انقلابی ئەڵبەتە ئەم دەورە ئەمە سرعەتی گری هەر ئیسا ئەو پسە لەم خەبەرگەلێتێ هەر لەم دەورە دیوارنوویسی شعار لە ئەکباتانە نادانم سێوەمی بەهمەنی کوردستان ئەنواعی ئەمە ئەبینیسە لە دانشگا خەبەرگەل تازە تێ مبارزە بێژگەلەوە لەو ساوە لە ساڵ هەشتا کە موسەوی و کەڕووبی و هاوسەرەکە موسەویان گرتووە یەکجار ناتکە ناکسیۆنێ بکەن بۆ ئیسا توانن 1000 نەفەر تێن ئاکسیۆنەکەن هەر دەستگیری چیانەکان بازم تێن بۆنەوە فەزاو بەنابەرین لە ئەم شرایطە من وجودی کۆمەڵە کە هێژم ئەگەر لەو دەورە بووای فەرقیە کرد لەم دەورە تازە ئەو دەورە با لە بیریشمان نەچێت سەرمایە خەریک بوو لە بۆحرانی داهەیە هەفتا دەرەهات ڕەونەقی پەیا کرد ئیسە توش بۆحرانێکی ساختاریە ڕێگەی بەروندست مەکا بەڵام نەجاتی نییە سەرمایە لەبار تاریخی و مردگە
ئەو دەڕەندەگەلە کە چوونە پشت ئیسلامیەکان بۆ خۆیان هەزار بەدبەختیانە تەلان هەر ئەلان ترامپ بە شێوەیەکی دروست کردگە لە دنیا بەنابەرین ئەگەر ئەو کۆمەڵایزم لە دەورەی خۆیان بۆ ئێمە چوەزئێ باشمانە بوو لەم دەورە بە تەوانی چەند ئەو نەخشیا بێ وەک سازمانی کوردستانی حزبی کۆمونیستە بەڵێ کاک بوریا زۆر سپاس بۆ ئامادەبوونە پەیامێکتان هەیە ڕوو بە بینەرانمان فەرمو من قابل خۆم بە قابل ئەدام پەیام بدەم بە کەسێ داحەتی سەر لە بەرنامەیەکی ئەوە بەشداریم کرد وتم مەمنونم لێتان مردمی مەبارز مردمی ئەنقلابی من بەهینی ئەوە زیینگەم جا مەرگ و ئەوانە بەهینی ڕۆحیەشە کە پێێتە دواوە یان ئەگەر تۆ ڕۆحیەت وردبووە زووتر ئەمری ڕۆحیەت زیینک بێ زیاترە مێنێزم بەهینی ئێوە بە ئومید بە ئێوە بەڕاستی تواشاکە لەو ژیانە سەخت و پێچیدا تێتە خیابان بادەم بادەمێت فعیادا بادەمەرێتە سەرکێف مەراسمی خۆیەگرێ بۆ ڕۆژ کۆمەڵەیەگرێ بۆ ڕۆژ حزبێگرێ بۆ ڕۆژ ئەوەڵ مانگەیەگرێ بۆ ڕۆژی ژنێگرێ بۆ ئینقلابی کەبیر ئێگرێ بۆ کۆمۆنێگرێ دێ ئەوانە نیرویمان نیرویەکی وها ئەوەخشم لە بەشەر کە من لە توان بێژم مەمنونتانم زۆر سپاس